دم باش تماشاوان نجاح سرانجام بریارا پارلمانی کردستانی به فعلیات پراکتیزه کرن کو سروکی هرما کردستانی بریارده کو پارلمان کردستانی گوتو بیجا شاندنا هزه که سربازیا پیشمرگه بکه بچکو بجه بو کانتونا کوبانه بگومان پارلمان کردستانی به پرانیا دنگان اف بریارا قبول کر و درباز کر ایروجی به فعلی دست به ولوینا هزا پیشمرگه کرن برف کانتونا کوبانه و دنهادا لدورچونا هزا پیشمرگین کردستانی بو کانتونا کوبانه که بگومان کانتونا کوبانه و کندزان پیتریچر روجای لبن هریشین دجوار ین چکدارن داعش بردوام بو چکدارن داعش هیز دچه بردام چکو تقمندی دچه چکی که گلک پیشکتی جتانکو ج گلک علاوندنین عسکری تگوتن کو به اشکرا جاری ولاته که هفسی و آلیکاریا داعش تکرن دیتا تغذیه کرن بشاندنا چکدارن داعش بو کوبانه و به گلک آلیاتندن دن هذا هزا پیشمرگه برف کوبانه برکتیه اواتی ده تبینی کرن وزارت پیشمرگه یا حکومت هرمه دی بیجه او ده اجراءات گل هر میدیای که بکن هر دزگاهی که بکن کو جور پیشمرگه و تختیا پیشمرگه او پیشمرگه او اعتاد گل پیشمرگه کشف بکن بگم ده نهاج ده گلک میدیا هنا لحظه بو لحظه تختیا وکت کن گلو تاچان گنگه میدیا جی پابندی بریارین وزارت پیشمرگه به پابندی پاراستنا امنیت پیشمرگه بج برکو پیشمرگه لدوره کی چه بو دوره کدن کو او دوره همیجی لبن مترسیه ده بو پتر گوتو بشکرنا وکی آنها الاستودیو میوانمه محمد احمد برپسي بورد لكولين استراتيجيكين كمال اسلاميه كردستاني هروها ميفانما لهوليري سينم محمد نونرا كانتون روشاوا كردستان الولايات اوروبا دامن دبدا ايكش اندام دستي ريبر يا تفجر جواكا ديمقراطيك روشاوا تفدمي وتا خسريه ديمقراطيك يا روشاوا كردستان ام بخير هاتنا ميفانت خوتين سينم خانكر ام وی پرسیلی تبکن ایرو بریارا پارلمانی و کو هادیت هات پراکتیزه کرن و هزا پیشمرگین کردستانه دز به ولوینه کر برف کوبانه بریکتن گلو اف بریارا دن هادا بگومان هاتا پراکتیزه کرن هینو کره و بریا خسر یا روش آوای کردستانه و چاد نرخینن نهاج دسپیک شر سر روجاوای کردستانه گلک گرام بو لکوبانی وكون دزانن داعش حمي قوتي خا وهيزي خا سوريا حمي كشانديه وبرفي كوباني هاتيه بويجي دمي افشر هوقس جرامبو ودجبني ما بقوتي خا وبهيزي خا وبشكن جران كو اني بوسل وج هرم سوريا جدستي لشكري سوريا بري بحمي فاشا كان جران سر اريش سر كوباني وخلكي كوباني كرن لكوباني وحمي دفران وك خوسريه ديمقراط وك نفيرك عام كرنا كو هركسكي فيوري ارككي هيجبو حمي كرد بلا بشتقريه كوباني بكن بويجي ابدبين افراستي يعني ورك ارككي نتوير سلملي هر كردكي نابس الروج افاي كردستاني الهر دريك وكون دزانن او نها ريش دجمنه كي بي دين بي ايمان بنافي دين وايمان وبنافي اسلام دخازي كردستاني داگر بكي اف دجمن ها بويك نبس دجمنه مال الرجافاي كردستاني دجمنه من ديس الباشوره عيني او دجمن عيني وينا هال الباشور جي شري كردادكي بويجي ام دبينن او تشتكي راستي قالكي جرنج في مرحله دناها حمي هزن كردستاني ببنيك الهمبر او دجمنين تندراو گلو او اوای شاندنا هزا پیشمرگه باشور کردستان بو کوبانه اوره تیرا در باز بن بتایبتی دناوا ترکیه ده کو ترکیه ایروجی سرک وزیرین ترکیه بگمان داخوانی لسر وی کی هبون گلو هین چا دنرخین وی کی تمام اجبو تركيا بركي هركسا كيزاني كو تركيا قبول نكر دس بي كده يعني تركيا تجار قبول ندكر كو هيزكي وري ودري ليه هدي يعني او قبول كرنا كي شيبو تركيا ند خاص كل ودري روجافايا كردستاني بسركبه او وك ريفابريه كل روجافايا كردستاني او سيستمي ريفابر ديمقراط روجافايا كردستاني بسركبه او ند خاص لأنها سياسة تركيا راستي هاتي جوهارتن هدي وك ديت أمريكي واقع بيكو جرك أنها أم الهمبري تيرورا دساكنن
او هيزن هندري كوباني لشر تيرور دكي وحميجي هاني نها دخازن شر تيرور دكي بويجي جرك او نها هالوست لي داخوانين برپرسین ترکیه هر کس که بله. وست قزلال بكي داخوانین برپرسین ترکیه هر داخوانین تندن تایبەتی لەسەر یەپەگێ داخوانیان تندن داو تۆغڵۆ دەبێژە گەرەکە بەدیلە جێیشە ئاسەد و بەدیلی یەپەگێ و داعش لەوەر دەبێژە ئارتشە ئازاد و بەستی پێشمەرگانژی دکە يعني راستي ارتيش ازاد دمك دريجي ناف يبجي شرد كرن بريجي يعني شرد كرن سوار الرقة هي جبهة الأكراد هي هيزن بركان الفرات هي حمي فانا شرد كرن يعني اوجي بيبجي ربو تجار يبكي جيب تاني ندبو او تشتكي حركة سكي ويزانبي لأم او وك بهانة كي تخازن او بكر دیسا ام وک روجاوای کردستانی وک ام اپوزیسیونه کی دی سوریه بشکی ج اپوزیسیونه سوریه ای راستی نها ای خویادکی ای سرکای نها روجاوای کردستان سوریه حمیه ام جید بیجن ام دخازن اگر راستی وک ام دبیجن جيش الحر لشکر آزاد ای راست ای دخازنش بو دموکراتی سوریه کار بکن چونکه لشکری آزاد نیه که وند زانن لشکری آزاد همی پر گروپ تدهنه هر گروبه که بسریقه کار دکه بوجی اکجان گروپ راستی ای لشکری آزاد کو بو سوریه دموکرات کار بکه ام مانع مرتنه ام کارم وارجی بکن یعنی افتاجی دمینه لسر تنسيقه كي نافبري وان ونافبري يفكن هندري كوباني يعني بله ام دب چه زبرين سر تنسيق جيك لشوندا كيك محمد كلمه بين بشويكي استراتيجي باسي روشك بكين كوباريسان بسبوريك لبواريوا الهمو دنيايا كهز جولا بيكري ايا بيوسا كام هز تغطيه بكري مثلا لجبيكا شر بكري كاميرا كانالك لي بلا او بربرسي جبهه وبربرسي فلان ولاته ونظام چيا لحظه بلحظه متر بمتر اما همو تغطيه بكري وبيشمرجه كان لدواني لور بگيري ايتادكي وچككي همو برايگشي كشف بكري تو ما چون لك ديتوا والله زور سپاس لا و میوانه کشت بێگومان مەسلەی جوڵەکردنی هێز بە هەر جۆرە لە جۆرەکان لە دنیادا مەسلەیەکی ئەمنی و سەربازی بەحتە و ئەمە بێ لەوانە پەیوەندیدارەکان کە لەو شوێنەدا جا وەزارەتی معنیە سەرۆکایەتی هەرێم هەر یەکێک لەمانە ئەمانە بەرپرسن لە چۆنێتی جۆر و شێوازی جوڵاندن و ئەو چەکانی کە پیانە ئەو جۆرە سەربازانی کە تێدا بەشداری دەکەن چونکە ئەمە بەڕاستی مەسلەیەکی استراتیژی ئەمنی مەترسیدارە هەر هەڵەیەک لە جوڵاندنی ئەم هێزە ڕووبدا بێگومان لەوەچە کارەسات بخڵخێنێ لەوچێ مەترسی یەکجار گەورە دروستکە بۆیە بەڕاستی هەم لایانی پەیوەندیدار لە هەرێمی کوردستان کە سەرۆکایەتی هەرێم و وەزارەتی پێشمەرگە معنین بە تەواوەتی بە جوڵاندنی ئەم هێزە لە باشوورەوە بە خۆر ئاوا دەبێت ئەمنیەتی ئەم زانیاریانە بپارێزن و بەڕاستی دزەنەکا بۆ ناو ڕاگەیاندن لە هەمان کاتا کەناڵەکانی ڕاگەیاندنیش بەڕاستی دەبێت زۆر پیشەیانە مامەڵە لەگەڵ ئەم شتەیە بکەن تەنها مەبەستەکە نەبێت سەبقێکی سەحەفی بکە لەوەی کە چۆن پیشانی بدا ئەم هێزە گەشتە چۆچیان لە بەرای جۆری چەکەکەیان چۆنە پێی وابێ ئەمە تەنها سەبقێکی سەحەفی و دەیگوازێتەوە لە هەمان کاتا هیچ اعتیبارێ بۆ ئەوە نەکا کە ئەم هێزە لەوەچێ لە هەر چرکە ساتێکا کە تۆ تەختەی دەکەی مەترسی بۆ دروست بێت چونکە ئێمە لە دوجارە زۆر نزیکین لە داعشەوە و ئەم هێزە چ لە کوردستان بێت چێتە تورکیاوە بەڕاستی بەناو عمقی تورکیاشا و ناوچانە ناوچەیەکی کۆمەڵی ناوچەی سنوورین بەڕاستی یەکێک لە کەناڵەکان ئەڵێ دەبێت هیچ کەس نەخەوێت تا بەیانی تەختەی لەحزە بوو لەحزەی چوونی هێزێکێن بۆ کوبانێ لحظه بوو لحظه وەزارەتی پێشمەرگە ئەڵێ نابێت هیچ کەناڵێکی ڕاگەاندن هیچ دەستگایەک بێژگە لەوتە بێژی وەزارەتی پێشمەرگە زانیاری لەسەر چوونی هێزی پێشمەرگە و جۆرە چەکیەکان بەڵاوکاتە ئەویش ئەو نقطەی تو تاکید کردوتە وەزارەتی پێشمەرگە کە ئەمە شتێکی مەترسیدارە لە ڕێگایەکەەوە هەر کارەسەتی دروست بێ ئەوان بەرپرسن کە ئەم زانیاریانە بەڵاوکەنەوە ئەزانی چۆنە جوڵاندنی ئەم هێزنە مۆندیالە نەکردنەڤاڵە تا هاو نیشتیمانیانی هەرێمی کوردستان هەموو دانیشن بە دیاریەوە ئەوەی کە ئێمە دڵخۆشین پێی بریتە لەو هاو هەڵوێستەی کە باشوور نواندوێتی بەرامبەر بە ڕۆژاوا و پەرلەمانی کوردستان بڕیاری بۆ داوە ئێمە قەرارماندا و هاوکاری بکەین ئەمە بەڕاستی دڵخۆشکەرە بۆ هەموو هاو نیشتیمانیانی هەرێمی کوردستان و ئەوەی ئێمە پێویستە بیزانین ئەمەندەیە لە دوای ئەمە هێزەکە کەی ئەڕوا کەی ئەگا جۆری چەکەکەی چۆنە چ جلێکی لەبەرایە چۆن پلانەکەی داناوە بۆ هێرشەکە ئەمە بابەتێکە هیچ پەیوەندی بە هاو نیشتیمانیانەوە نییە و هیچ پەیوەندی بەوە نییە خەڵک لە بەرامبەر تەلەڤیزیۆنەکەی دانیشە و بزانێ ئەم هێزەکەی و گەشت و چۆن ڕۆشت و ئەوە هات لەبەرەوە بەڕاستی ئەمە سەبقێکی خراپە و بێ وەزارەتی پێشمەرگە کە لایانی معنی یەکەمە و پاشان سەرۆکایەتی هەرێم بەڕاستی ڕێنەدا بەم بارود ئەرکلانە پەیوەنددارەکانی ترچیە لە تەختەیەکردنی ئەمە دەبێت ڕێگەری لە بێگەوە تۆڵی مەترسیەیە من لە هیچ شوێنێکی دنیا نەمبینیەوە بەڕاستی لە کاتی جوڵانی هێزە ئەگەر
حتا هێزێکی گەورەی وەکو ئەمریکا کە گەورەترین هێزی لۆجستی لە پشتیەوەیە و کەمترین مەترسی لە پشتە کاتێک کە هێزە جوڵێنێت ئەم جۆرە سەبخانە ناکات لە کەناڵەکانی ڕاگەاندن ئەم زانیاریانە نادا لەبەرەوە بەڕاستی لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستانە مەفروزە نەزانیاری بدەن چونکە من لە دوجار ئازانم ینی هەمومان دەزانین ئەم زانیاریانە کە دزە دەکات بۆ ناو ڕاگەیاندنەکان بەتەکید خەڵکیەکە ئەم زانیاریانە دزە پێ دەکات دوجاریش ئەو کەناڵە میدیانەی کە بەڕاستی تەختی ئەم بارودۆخە ئەکەن مەفروزە ئەگەر ئەوان میهەنیانە تەعاملی لەگەڵان ناکەن لایەنی پەیوەندیدار کە لە هەرێمی کوردستانە هەیە بەڕاستی ڕێ بەمە نەدا و تەعقیبی بکە و تەنان ڕێ نەدا بە پلەدارەکانیان بە پێشمەرگەکانیان بە جۆری چەکەکانیان کە لایەنی کەم وێنە بگیرە چونکە وە گوتمان ئەمە مەسەلەیەکی ئەمنی بەحتە و هەر هەڵەیە کە ڕووبدا بۆ نمونە خوا نەخواسە ئەم هێزە جوڵە دەکات بەناو عمقی خاکی تورکیا لە چرکە ساتێکا زۆر داعش لە هەموو شوێنێکی ئەم منطقە ئەم سنوورانە بەڕاستی بەربڵاوە هەر عبوە ناسیفێکی زۆر بەسیط خوا نەخواسە بەم هێزە بتەقێتەوە زەرری گەوری پێدەگەێنێ لەبەرەوە ئەمە بەسیترین شتە کە ئەوان بتوان ئەنجامی بدەن لەبەرەوە بەڕاستی ئەم زانیاریانە زانیاریە کە خەڵک پێویستی پێی نییە بەڵکۆی کە پێویستی ئێمە ئەوەندە پێویستمان پێویستی کە هێزەکە دەڕوات و پشتیوانی لە کوردانی خۆر ئاوا دەکا و بەس ئەمە کاری ئێمەیە بله سینم خان مگو بحث تنسیق که گلو هیا چند تنسیق دنا بین هزا پیشمرگین کردستان و یکینین پاراسنا گلیه پیگه بو آن ج است سیاسی جی خسریا دموکراتیکی یا روشاوای کردستان و هرما کردستان هیا چند لسر است سربازی و لسر است سیاسی گلو تنسیق واه بو جبوشان دنا ویزه کو بگه کوبانه راست يعني او هيزكي برياركي ج حكومتي هرمي دردكوي راستي فياجي تكريوي هي بريفبريجي بتفدفيجي بريفبري انها او يبقينها تبعي ريفبريه وزارة باراستني لهندري روجافاي كردستان بويجي او جرينجكو بوانا جي تكري بكن نهال سر عردي لهندري كوباني يبقى ودري باراستن دكي بويجي تنسيقا كي نافبري يبقى وزارة باراستن لهندري كوباني ونافبري وزارة باراستني الباشور جي راستي او بو بويجي او يعني او برك قال لك بيويستك وتنسيقا كي شي بيج بو زاني بن بشي قالوا تبيجي تنسيق شي بي يعني نتشي بي كوباني بله تو دبیجی تنسیق گرکه چه ببه یعنی هیانا چه بویه طبیعی چه بویه یعنی تنسیق خیلی دنا بینها چه افیزه بگه تنسیق چه بویش بویجی او هز درباس بوی و هون وکوری و براتیا خسر یا دموکراتیک یا روشاوی کردستانه گلو دبیجن هم دبیجن کو اف هزا پیشمرگه دبه سه مهانجی بمینه و گله کندنجی سرنجین جدا جدا لسر هنه لدروی که اف هزا بدید نوای چون نوای گشت نوای بو کوبانی دکاره توازن هزه د برجمندیا یپگی کوبانی دا بگوهرده راستی او هزه هر کوبانی گلکی گرینگج بره یالی کی مورال یک وک مورالش بو خلق کوبانیش بو یپگی ودری کوزانبن هزن کردستانی بو رهیه او نبتنیه يعني كوباني دبي از نبتنيه اف راستي بر مورالكي قالكي مزند دي خلكي كوباني ويبقي ويبجي ودري شرطك افيك ايدو يمين يالي سياسي جي كو ام حميه كسيره بيجن كو كرد نهان نبتنينه كرد روجافا نبتنينه حمي كرد الشار بارشي كردستاني كاربن بروجافا راجي او جي آلی کار ببین بشگریه وان بکن شبیالی سیاسیه شیالی دیپلماسیه شیالی لشکریه او گلکی مهمه بویجی او گلکی گرینگی نها راستی ام و بریاری کو پیشمرگه و هنیک چکی وان باره هر مدری کوبانی او گلکی گرینگش بومه بله تبعثی هزن کردان که هندری کوبانی ایواری چه کرن لكوباني خورتين باكور يعني او تنسيق ناف حدو هيز الكوباني وري شكرن يعني قافاوين شو ارتب هفرة شربكن شو كاربن او بكن بله سينم بحث كير او الوان دمينه يعني بله لكوباني خورتين باكور لور شهيد كيفن خورتين باشور كردستان لور شهيد كيفن روشخالاجي شهيد كيفن وهمو الكابواني انا هاجي اوي كفرمي اذا بيشمرغي هاتا شاندن قالوا افهيا چند دبدس كفته كي واقع كوباني وكو ديفاكتو يك دچسبينه كو فعلا لسر استي گشتيجي پشگیریه کا جدیتر بو بیت کرن جبر کو بفرمی ولاتک کو دجبری ادیکاری کرنا کوبانه بو نهارید ده هزا پیشمرگین کردستان کو بگمان پیشتر بتوندی دجی هرما کردستان جی بو لور دربازی کوبانه ببن
نها ام دبینن کرد نها گشتن مرحله که نه دست پیکرنه کوبانی ای به سمبول برخدانه سمبول ريش اللي دجي تيرورا او كاريبا اللي دجي تيرورا بسكن نافنا تو حميه يعني لشكرن هوقص بنافو دنجة وك عراقية وك سوريا نكن الهم بر داعش بسكن بويجي ام دبينن او برخدان الهندري كوباني تيكرن برخدان كي قال لك مزنه برخدان بنافو دنجة نافنا توجي نافدا كوباني وك باجارك بشوك ببري لسوريا كسكي ناس نذكر هم دقوتن عين العرب جي قنا دقوتن كوباني لانها دمينها ام جشتر مرحله كي قناك كي قالك جرينجي قالك مزنه كونافي كوباني بو نافكي نافنتوا ام دبيجن كوباني ام نافجن عين العرب ام دبيجن كوباني او مرحله كي قالك مزنه بدا سبيكري وكوباني اي بي نقطه تحول يعني او دسبيكي اجبو حمي روجافای کردستانی بو کردستان تواهی جبه. بله. کاکی محمد کریم بین سر او تحریمی کردستان تا چند و توانایی آنچه تا چند او حقیقیه که هیز جلوی پیب کابو پارچه کتری کردستان آن بو روشای کردستان لهمان کدا پیتوای ام هیزه هیزی پیش برگه بچه کوبانه بتوانه توازنی هیز او توازننا لبرابره لبرجوندی کوبانه بگوره. والله بێگومان تا ئەوەی هەرێمی کوردستان چنێ مافیە هێز بنێرێ ئێمە گەر باز لە یاسا و قوانینی دەوڵەتیەکان بکەین بە تەکید ئەمە لە ڕووی یاساییەوە بگرە و بەردە و کێشمێکی زۆری تیا چونکە ئێمە لە دوجارە دەوڵەتێکی فیدراالیین و هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراالی لە دەوڵەتی اتحادیە و تێپەڕاندنی سنوور و جوڵاندنی هێز بە هەر جۆرێکەوە ئەمە لە سەلاحەتی دەوڵەتی اتحادی ئەمە وەکو لایەنە یاساییەکەی بەڵام وەکو لایەنە واقعیەکەی ئێمە بەڕاستی عێراق ئەو سەروەری کە باز دەکرێت ئەو دەوڵەتی اتحادی کە باز بکرێت عێراق نەخاوەنی سەروەری ماوە نەخاوەنی ئەو یاسا و قوانین و پرەنسیپانە ماوە کە ئێمە دەبینی یەک لە سەرسی خاکی عێراق ئەمڕۆ لە دەرەوەی سیادی عێراقیە و ئەمڕۆ دەبینین داعش تەراتێن دەکات لە ناو خاکی عێراقیە و بەغداد لە بەردەوام لە ژێر مەترسیایە و هێزە چەکدارەکانی عێراق دەبینین چیان لە بەسەر هاو لەو محافظە سونە نشینانە کەواتە سیادی عێراق خۆی بۆ خۆی لە ژێر پرسیارایە لێرە لەم منتەڵەقەوە کە بەڕاستی مادام بارودۆخی عێراق لەم شێوازەیە ئێمە وەکو جانبێک کە بەڕاستی عێراق ناتوانێت بەرگری لە خۆی کەەوە بەرگری لە خەڵکی تریشکە بۆیە بەڕاستی ئەمە جانبێکە لەو جانبانی کە هەرێمی کوردستان مافی ئەوەی هەیە کە هێز بنێرە بۆ کۆبانی لەلایەکی ترۆ بەڕاستی ئێمە لە دوجاردا خۆر ئاوا بەشێکن لە کوردستان و بەشێکن لە کیانە کوردیە گەورەکە لەبرۆ ئێمە لەو جان بەشەوە بەڕاستی مافی ئەومان هەیە کە بەشدار بین لەوە بەڵام تا چ ئەندازەیەک پێشمەرگە دەتوانێت باڵانسی هێز لەوێ بگۆڕێ ئەمە بارودۆخێکی جیا هەیە چکە هەمومان دەزانین کۆبانێ لە ژێر فشارێکی یەکجار گەوری داعشدا و داعش مەبەستی بوو بە هەر شێوازێ لە شێوازەکان ئەو پلانە استراتیژی کە دای ڕژ بوو کە لە ماوەی هەفتەیە دە ڕۆژە بتوانێت کۆبانی بخاسقوتی پێ بکات زیاتر چ ڕۆژە نەیتوانی بەڵێ زیاتر لە نیشانەی چییە ئەمە نیشانەی ئەوەیە کە بەڕاستی داعش ئەم جارش کەوتە ناو داوێکی ترەوە و مەترسیێکی تر ڕووی تێکرد چۆن هێرشێکی دەسەر هەرێمی کوردستان پێی وا بوو دەتوانێت لە ماوەیەکی کەمە هەرێمی کوردستان کۆتایی پێبێنێ بەڵام دەبینین تەدەخولی نەیتوانیان بارودۆخەکەن لە کۆبانش هەمان سینارۆ جاری تەرکیزی داعش بوو تەرکیزی داعش هێرشەکانی داعش کە هاتە عێراق هەموو چاودێرەکان پێیانەوە بوو داعش هاتووە بوو هەیمەنەی شیعە لە عێراقە لە نابووبا و بەغدا بگرێ نازانم چی لە ڕۆژاوای کوردستانی شەبوویان وازانانی ئەمەدەژی ڕژەمی بەشار ئەلسەدە لە کاتێکە لە ڕۆژ ئەوە و لە باشووری کوردستان هەموو هێزی خۆی هەموو هێرشەکانی خۆی چەر کردوتەوە بەسەر کورد بەڵێ ئەمە خۆی معادلەیەکی تەناقوزە بە یەکتریە و لە کاتێکدا یەکێک لەو تەحلیلانی کە بۆ داعش دەکرێت لێدانە لە شیعە بەڕاستی بە شێوازێکی گشتی و لە هەیمەنی شیعە لە ناوچەکەدا لە هەمان کاتیشا کەمترین بەریەکەوتنی لەگەڵ دەسەڵاتەکەی سووریا هەیە کە دەسەڵاتەکەی سووریا هاوپەیمانێکی بەهێزە لەگەڵ شیعەکانە کەواتە معادلەی داعش بەڕاستی لە ناوچەکەدا معادلەیەکی ئاڵۆزە تەحلیلکردنی بۆی کە بڵین داعش پشتگیری لە کێ دەکا و دژایەتی لە کێ دەکا ناتوانین بگەینەوە دەرەنجامە چونکە دەزانین داعش هێزێکە کە بەڕاستی بەشێکی زۆری لە وڵاتانی ئیقلیمی و دەولی تەداخلیان تیا کردووە و مخابراتی بەشێکی زۆر لە وڵاتانی ئیقلیمی و دەولی تەداخلیان لە ئەجێنداکان و لە جۆری تەحڕکاتەکانی داعشا کردو لەبەرەوە داعش خاوەنی ناسنامەیەک و استراتیژیە نیە دوژمن و دۆستەکەی دیار ئەم ئەجندای زۆر جار باس بوون نمونە دەسەڵاتی ڕۆژاوی کوردستان حتا دوێنێ ڤیدگۆی بەڵاوبۆچوون لەسەر سنوور هێزەکانی تورکیا داعش لەگەلیانە دەرباسێکن و ئەڵێن بە چاوی خۆیان حتا دیکومنتیان هەیە چۆن چەکدارانی داعش لە تورکیا دەرمان نەکرێ لەوێ کاراسانی بوو دەرباس
باسکردنی چەکدارانی داعشەکرێ حتا تورکیا تام لەحظایش ئامادە نییە بەشداری هاوپەیمانەی نێودەوڵەتی دژی داعش بکە ینی ئەمای بۆ خۆت ئەوەی نییە کە فعلەن ئەم وڵاتە ئەقلیمیانە داعش بەکاربێنە لە کاتێککە ئێستا باسەوەیەکێک کە کورد لە ڕۆژئاوا و لە باشووری کوردستان لە وەزێکی زۆر باشە خەریکە کیانی خۆی بەدەستبێنێ یەکێک لە شیکردنەوەکان بوونی ئەجندای تورکیا لە ناو جۆری تەحڕکاتەکانی داعشدا یان لایانی کەم بڵین تورکیا بە هەموو جۆرە لە جۆرەکان دەیەوێت سوود لە تەحڕکاتەکانی داعش وەرکرێ لە هەمان کاتە خۆی بە دوور بگرێت لە هەموو ئاگرانی کە لە داعشەوە پێی دەگا چونکە لە نەتیجە داعشێکێکە لەو سنوورە زۆرانی کە هەیەی لە ناوچەکەدا لەگەڵ وڵاتی تورکیادا هەیە هەر جۆرە تەداخل لە ناو سنووری تورکیادا هەر جۆرە دروستکردنی مەترسی داعش بۆ ناو تورکیا بەڕاستی ئەمنیەتی تورکیا خاتە بارودۆخێکی نەهەستیارەوە مێکێکە لە وەزعەکان حاڵەتێکی تر ئەوەی کە ئەو تەحلیلی کە باسمان کرد کە بەڕاستی داعش بە جۆرێک لە جۆرەکان ئیش لەسەر ڕوخاندنی هەیمەنی شیعەکە لەم سنوورەدا یەکێکیش لەو استراتیژانەی کە تورکیا بەڕاستی ئیشی لەسەرەکە بریتێ لە لێدان لە هەیمەنی شیعە ئەم دوو خاڵە یەکتری دەگرێت ئێمە گەڕینەوە لای بەڵێت گەرە هەواڵێکی بەپەلەیەوە کاوکارانم پێمەڵێن کە ئێستا گەنجێک لە سلێمانی تەقەی کردووە هێزەکانی ئەمنیش بە دوای گرتنی ئەم گەنجەوەم بوو زیاتر باسکردنی ئەمە لە شوێنی ڕووداوەکە ئێستا پەیامنێرمان هێمن محمود لەوێ هێمن ئەم کاتەوە باش دوازانیاریەکان لەسەر ئەمەیکە ڕوویداوە بڵێ بەڵێ هەکار من ئێستا لە نزیکی ئەو گەنجەم کە چەکێکی جۆری کلاشیکۆفی پێ لە گەڕێکی ئاشتی شاری سلێمانی کە نزیکی ماکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕانە ئەمە گەنجێکە جلی مەدەنی لەبەرایە چەکێکی جۆری کلاشیکۆفی پێەیە ئێمە ناتوانین لێ نزیک ببینەوە ئەگەر لە وێنەکەدا ببینن چەکێکی پێ و ئاڕاستی ئەو خەڵکەی دەکا کە لێ ئۆساون هێزیشی ئەمنی لێیە هێزی ئاسایشی لێ ئەوان لە هەوڵیەوەدان کۆنتترۆلی بکەن و چەکەکەی لێوەگرن چونکە ئەو شوێنی ئەمی لێیە شەقامێکی گشتیە و هاوڵاتیانی لێ پێدەچێگەر تەقە بکات خەڵکی ئاسایی و مەدەنی بریندار بن ئێستا هێزیشی ئەمنی لێرەیە سەرقاڵیەوەن هۆیەکەی چییە بۆ ئەوە تەقاکە بۆ ئەو لێوەگرن بۆ ئەوەی بەڵێ من هۆیەکەی چییە ئەوانی کە لێرن چونکە دەڵێن تا ئێستا دەڵێن ئەوانی کە لێرن زانیاریان نییە لە باری ئەم کەسەوە کە چێە و مەبەستی چیە بەڵام دەڵێن نازانن چێ و خەڵکی ئەم گەڕەکە نییە تەقەیشی کرۆ پێشتر هەر لەم چەند خولەکەی پێش ئێسایە ئەوی هێزە ئەمنی کە لێرەیە لە هەوڵی کۆنتۆڵکردنی ئەو کەسەدان بەڵێ تەقە بە شوێکی ئاشایی کردوان تەقە لە ناوخۆی کردووە شەقامە سەرەکی گەڕەشی ئەو تەقەش دەکا بە عاسمانە و تەقەکردنەکانی ئەو هێشتا ئەوە نییە بڵێ لە کەسێکی کردێ بەڵام ئەو کەسانی کە لێرە بوون شاید حاڵەکان کرد سەرەتا گەشتێرە بەێمەشیان وت کە ئەو کەسە تەقەی کردەوە وەک خەڵکی تری بریندار کردەوە وەک پێم وتی هێزی ئەمنی ئاسایش لێرەیە لە هەوڵی کۆنتترۆلکردنی ئەو کەسەدان چونکە ئەو کلاشیکۆفی پێەیە ناوبەناو ئاڕاستی خەڵکی دەکات ئاڕاستی هێزەکانی ئاسایشی دەکات ناڵم ئێمە بەردەوام دەبین لەگەڵا ئێمە ناتوانین نزیشی ببینەوە چونکە ئەم کەسە کە نزیک دەبێتەوە ئەگەر ئاڕاستی چەکەکەی ڕوو دەکاتە خەڵک لەبەرەوەی ئێمە ڕووناکی سەر کامێرەکەشمان هەیە ئەوە هەر ناتوانین نزیک ببینەوە بەڵام دەتوانین بەبێ ڕووناکی سەر کامێرەکە نزیکی ڕووداوەکە ببینەوە بەڵێ من لە ڕووی هەڵسوکەوتەکانی ئەو گەنجەوە بەرە لە ڕووی قسەکردنەوە لە ڕووی باری دەڕۆنیەوە لە ڕووی ئێستای هەڵوێستەکانیەوە چۆن لە دەیتەوە ئایا ئەمە لە سەرخۆیە لە سەرخۆنیە هەستێکی ڕەوشی ئەو کەسە هەکار ئەگەر ڕێنبەی ڕوونیەکەمەوە ئەو کەسە ئاڕاستی کلاشیکۆفەکە ڕوو دەکاتە خۆی وەک ئەوەی ئاماژەیەک بێ بۆ خۆکوشتن چکە ڕوو دەکاتە دەمی خۆی وەزائیدان کارمەندێکی پۆلیس لە نزیکی بوو ئەو هەوڵی دەدا نزیک بێ ئەوەی کە ئەیبیننەوە ئاڕاستی چەکەکەی ڕوو دەکاتە خوارەوە ئەو گەڕەکەی ئەو شەقامی خوارەوە لەو شەقامەدا ئۆتۆمبیلی لێیە و ئەوەی سا ڕووی کردە ئێمەوە بۆیە ناچار شوێنەکەمان جێ چونکە وەک پێم وتی ئەم کەسە ڕوون نییە کە چێە بۆ ڕەنگە تەقەکردنەکانیشی بەبەستدار نەبێت چونکە لە هەر شوێنێک خەڵکە بێ ئاڕاستی تفەنگەی ڕوو دەکاتە ئەوێ ئێمە ئەم ڕووناکی کامێرەیەمان کە هەیە ناتوانین بەردەوام ئیشی پێ بکەین چونکە ڕووی دەکاتە ئەو هاوڵاتیانی لە هەر شوێنێکە بێت دیارە لەم گەڕەکانشدا ژمارەیەک هاوڵاتی وەساون بەڵێ من نزیشی ئێمە ئابێتەوە ئەو هاوڵاتیانی کە لێرن ژمارەیەک هاوڵاتیش لە تەنیشتی ئێمە و نزیکی ئێمن بەڵێ من گەرە ڕەوشێکی تایبەت گەرە ڕەوشێکی تایبەتە گرنگە هاوڵاتیانە بدات بەڵێ گەرە ڕەوشێکی تایبەتە گرنگەوەش ئاگاتان لە خۆتان بێ بزانیاری زیاتر لەسەر بابەتە بەڵێ وێنەیەکی گونجاو
بەڵێ بەڵێ سینە بخان ئەم دێ زڤرینە لە جەمتەت وەکو نونەرە خۆسەریە دەموکراتیکە ڕۆژاوا لە وڵاتین ئەوروپا دنەهادا دەعمێکی نێودەوڵەتی هەیە بێگومان ڕۆژانە دەردورێن کوبانێ چێکدارên داعش دێنە توپبارانکردن گەلو ڕوئیا سیاسەتا نێودەوڵەتی لە هەمبەر ڕۆژئاوایە کوردستانی کانتونێ نوێ پەیەدی و تەفدەمێ دنەهادا چاوە هین چاوە دنەخێنن هاتکە گوهارتن بە ئەوایەکی ئیجابی يعني راست او بري بفتراكي يعني بري شنمه او نريني وان نولوبو لدمي داعش مزنبو دمي داعش سينورا قد كر دمي داعش جيشت موصلي وجيش شغالي والكوباني هوقس شركي جران وبهوفانا ريش السر كوباني دبي راستي وبرخداني الكوباني شيبو او يك سبب كو نها برخداني كوباني الهم بر تيرور سكني وبرخداني وان حيانها بو زيادتر الشل روجا او برخدانه كي بهم باي حيانها راستي او زانن كو نها هيزن لروج افاي كردستاني او هيز حيانها شري تيرور دكي وشري داعش دكي او تشتي حميفنا كوكر وهيشت كو هالوستن أوروبي هالوستن حمي دولة أوروبا هاتي جوهارتن حمي هاتي جوهارتن يعني سد وحيشتي درجة هاتي جوهارتن بويجي أم دبينين فيا ببرخداني كوباني يعني كوباني هالوستكي قالكي ودنجكي ده بله قالك جانان دبلوماسية كي قالكي مازال ودريات مشاندن لبرانيا دمي صالح مسي مفسرو كي بيد الاوروبا دمشي قالك جاران ليكتي اوروبا هبديتني دوانها بون دجال بربس ورايا دارين اوروبا هبديتني تو هبون جي كي دنجي هي امريكايه ولاتين دننجي قالوا افان هيا چنده دنها دارو يوان هاتيا غوارتن هيا چنده و د چارچوبه کاری خو هولند خو دیپلماسی کارینه کاری که وصاب کن کو گلک جاران حتی روشاوی کردستان هنده کیسنه بونمونه دنوا جواتان اجتماعی کرد د بیژن جبر کو د بیژن کو او د صلات نهایا روشاوی کردستان مورکه کی پگی کی پیول اسی دولی گله پشتوانیا و نه تکرن راستي استشتك بيجم تشتركوا نها نرينن دولتنا ونتاو حمي اوروبا هات جوهارتن قال لك تشتنه يكي جوان كار دبلوماسي الاوروبا هات كرن بو زيادتر صالك دي صالة اوروبا ما كارك دبلوماسي مازن ما مشاند ايدو يمين خوسرية ديمقراط انها سيستمك ديمقراط كو حمي بيك هاتيه وي بعرب وكرد وسوريان وكاري خدك بريفا دبي وبسردك في اوايا كدن ايس يمين برخداني قالي مازن نهار كوباني شيبويه او جي راستي قال لك مازن بو او برخدان بويجي او سببك رئيسي بو اتشتندن كو اوبوزيسيون سوريا لهندري سوريا اوبوزيسيون كي ضعيف ما نهف قرتيه شيالي سياسيه شيالي لشكريه حميس اوبوزيسيون كي نهف قرتيه نكاري شارع سر بكي برسكريكي سوريا شارع سر كرير جويرا نديتن بي شارمان يعني نكاري حيانها شهر صار تقريبا ام اشتري شهر صار اوبوزيسيون سوريا شو اوبوزيسيون سياسيه شو اوبوزيسيون كي لشكريه هوقس بشتقريه جويرا شيبوج نافنا توجي شيبوج دسبيكي وائتلافه وجيش الحرب بله سينا بخا مي زفري نفا بله كاكي محمد كريمه اوبسيرا لبرسام كين اللي ساده لسراسي نيف دولتي ارمتيداني هزا بيمانه كان شامبشاني كرد لروشاو لباشوري كردستان برانبر چگداراني داعش زور به حزب تو قالوا سببي امچي سببي وهي ككرد لسر عرض پێشمەرگە و شەڕوان توانی زیاتر لە هەموو هێزەکانی ناوچەکە بەرامبەر داعش شەڕێکی تون بکەن بەتەکید یەکێک لە هۆکارەکان کە هێزەک هاوپەیمانەکان و بەتایبەت ئەمریکا هاتن بە فریای با بڵێن هەرێمی کوردستانەوە کۆمەڵێک هۆکارێکە گرنگترین هۆکارە سەرەکیەکان هەرێمی کوردستان پێگەیەکی استراتیژی لە ناوچەکەدا بۆ دروست بووە و ئەمڕۆ بۆتە شوێنێک کە ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا بە شێوازی گشتی کۆمەڵێک بەرژەوەندی سیاسی و ئابووریان لە هەرێمی کوردستانە هەیە و ئەوان بە هەر جۆرە لە جۆرەکان بەڕاستی دەیانێت پارێزگاری لەم بەرژەوەندە سیاسی و ئابووریان کەن کە لە هەرێمی کوردستانە هەیە وەک کۆمەڵێکی زۆر لە شەریکاتی نێودەوڵەتی بەڕاستی لە هەرێمی کوردستانە ئیش دەکەن و بەرهێنانەکەن بە تایبەتی لە بواری نەوتە هەموو ئەمانە تۆتەڵ و شیفرۆن و ئەکسمۆبیل و ئەمانە هەموو شەریکاتی دەولی یەکجار گەورن و بەشێکی زۆری سیاسی گەورەکان لە پشتی ئەم شەریکاتانەوە هەن لەبەرەوە محەممەد ئێماگەرینەوە لە دیگەرە برادران ئەڵێن بچین پەیامنێرەکەیمان لە شاری سلێمانی بزانین ئەو ڕەوشە بەرەو گەیشت بەلای من دوازانیێرەکان لەسەر ئەو گەنجەکە تفەنگی بەدەستەوە تەقەکە لە گەرەکی ئاشتی سلێمانی بەڵێ
هێمن جێ لە دەنگێمە هێمن بەڵێ بەرەزانێ وازانکە و بەڵێ هێمن نەکرد لە جێ لە دەنگێمە بێ زانیاریەکانی ئەو ڕەوشە بەرەو چێ گەیشتە و گەنجە بەڵێ هەکات ئێمە بەردەوامین لە ڕووماڵەکەمانە و ئێستا لە ئێشێک لە نزیکی ئەو گەنجەدەین کە تەقە دەکات ئێستا تەقی کرد پێشتر چەند فشێکی تری تەقاندووە بەڵام ئەو کەسانی کە لەوێ ڕاوەساون هەمیان لە نزیک دیوارەکانن وەک پێم وتی ئەو هەمی ماڵی تایە ئەو گەڕەکە چەند دوکانێکەیە لەوێ ئەو دوکاندانە کراونەتەوە خەڵکی تایە ئەم کەسش بەردەوامە لەو چەکەی کە بەدەستیوێتی کە ناوبەناو ئاڕاستی هاوڵاتیانی دەکات ئەو هاوڵاتیانی کە لەوێن ئێستا تەقی کردووە پێشتر دەڵێن تەقی کردو خەڵکی بنیدار کردووە ڕوون نیە ئەم فیشەکەی تریش کە تەقاوەتی ئایا کەسی تر بەرکەوتویاننا بەڵام وەک پێم وتی ئەو گەنجە بە شێوازێک مامەڵەکە بە شێوازێک چەکەکەی ئاڕاستی هاوڵاتیان دەکات کە تەنها هێز ئەمنیەکان ناتوان نزیکی ببن باشە قسە ناکە ئەو گەنجە قسە ناکە بووەکە قسە ناکە دەنگی نایە ئەو گەنجە مۆبایلێکی پێ مۆبایلەکە بەکاردێنێت ئێمە ناتوانین نزیکی ببینەوە تا بزانێکی قسەی چۆن دەکایان نا بەڵام گەنجەکە مۆبایل بەکاردێنێت ڕووناچیکی بەدەستەوەیە ئەوە چەکەکەی ئاڕاستی دەوروپشتی خۆیەکە خەریک لەوێ کۆبووتەوە هاوڵاتیانی سیڤیلان بەس هێزانامنیەکان ئەگەر بەڵێ هاوڵاتیانی سیڤیلیش لەوێ کۆبووتەوە لە نزیک دیوارەکەن ئەو کۆڵانی کە لەوەیە دیارە شقامێکی دوور و درێژە و شقەکانی ئەو شقانەی کە نزیک مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕانن کەمە بەسم لە گەڕێکی ئاشتیە لەو گەڕەکەدا هاوڵاتیان ئەو هاوڵاتیانی کە لێرن هاتوونەتە دەرەوە و سەرقاڵی سیرکردنی ئەو گەنجەن کە چەکەکەی بەکاردێنێ هێزانامنیەکان بەردەوام لێرن لە هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئەو گەنجدان ئێمە دەمانوێت نزیک بینۆلی بەڵام دیارە بەپێی سروشتی ئەو گەنجە کە چەشێکی پێ و ئاڕاستەی هاوڵاتیانی دەکات هەموو کەس ناتوانێت لێ نزیک ببێتەوە بۆ ئەوەی قسەی لەگەڵ بکە یاخود بە شێوەیەک لە شێوەکان کۆنتترۆلی بکات ئێمە بەردەوام ببین لە وێنەگەڵێ ئەو هاوڵاتیانی کە لێرن هەمویان بەڵێ من ئەمە گەڕینەوە وڵات لەبەرەوە دومێوانمانەیە بە درێژە بە قسەکانی خۆمان بدەین کاکی محەممەد گەرا و ڕەوشێکی لە سلێمانایی ڕەوشێکی تازایاتی پێشەوە و بینەرانی شەبینن ئەو گەنجە ئیتر چەکی بەدەستەوە و تەقاکە یان ئێمە کەسیش نازانێت لە پێناوچە تەقاکە بەم شێوەیە بەڵام ئێمە بگەڕینەوە سەر پرسی شاندنی هێز بوو ڕۆژئاوای کوردستان لە ئێستادا لە ئێستادا هەڵویستی سیاسی سەرکرداتی سیاسی کوردستان هەڵویستی سەرکرداتی سیاسی کوردستان لە ئاسپر سەنەتەوەی نیشتیمانیەکان لایەنە سیاسەکان بزەبێت کە کۆماڵی شێکێکی لەو لایەنە سیاسیە لەو پێنج لایەنە سیاسی لە باشووری کوردستان کە لە پەرلەمان هەستا هەیە لە حکوومەتیش هەیە چۆن نەبینی لە ئیدارەکردنی ئەو ڕەوشەی کورد کە ئێستا دوتە ڕۆژەوە بەتەکید ئیدارەدانی مەلەفەکە تا ئەندازێکی باشە تۆم بڵین ئیدارەدانێکی سەرکەوتووە و هاو هەڵوێستی و یەک هەڵوێستێکی تەواو لە باشووری کوردستانە دروست بووە ئەو پێنج لایەنە سیاسیە بەڕاستی هەمویان کۆدەنگن لەسەرەوەی کە پێویستە ئێمە هاوکاری ڕۆژئاوای کوردستان بکەین لە ڕووی ئینسانی لە ڕووی سەربازی هەر جۆرە هاوکاریەکمان پێیەکرد دەبێ بیکەین من دەڵێم دەبوو زووتر ئەم هاوکاریە بکە ومێد دەکەم ئەم هاوکاری کێسا بۆ کۆبانی دەچێت درەنگ وەخت نەبێ و بتوانێت فرای ڕاستکردنەوەی بارودۆخەکە بکەوێت لە کۆبانی لەبەرەوە ئێوە ئاگادارین وەکو حزب ئەم یارمەتیانە چۆن ئەڕوا و چۆن ئیتیفاق لەسەر کردەوە حکوومەتی تورکیا چۆن ڕازی بووە کە دەرگا بکاتەوە پێشمەرگە بشتە کوردستان نەخێرە موردەکاری ئەمە هیچ ئاگادار نین وەکو حزب وەکو کومەڵ نەخێرە موردەکاری ئێوە بەشدارن لە حکوومەت سیستەمی حکومڕانی لە پەرلەمان و لە چون ئێوە ئاگاداری ئەم کردنی دیارامە بابەتێکی تایبەتمەندە و جوڵاندنی هێز و ئەو جۆری اتفاقیاتانە دەکرێت لە ناو سەرۆکاتی هەرێم ئەنجومەنی وەزیرانە قسە و باسی لەبارەوە کرابێ و ئەمە تایبەتمەندە بە جیهەتە معنیەکانەوە کە وەزارەتی پێشمەرگە و سەرۆکاتی هەرێمە چۆنێتی ئەم تەفاسیل ئەوەی کە گرنگە بەلای ئێمە بریتێ لەوەی کە ئێمە بتوانین هاوکاری کۆبانیە بکەین لە ڕووی سەربازی و فرای کۆبانیە بکەین لە ڕووی ئینسانی و فرای کۆبانی بەڵام گرنگیش نییە لەوە بزانێت کە ئەم هاوکاریە بە شێوازێک ئەکرێت ئەمەش گرنگ کە دەکرێت لایەنە پەیوەندیدارەکان دوای ڕوونکردنەوەی پێویستی خۆیان بدەن ئەوەی گرنگە
سەلامەتی ئەم هێزەیەکە لە باشوورەوە دەڕوات بە سەلامەتی بگاتە کۆبانیە و هیچ مخەتەتێکی لابەلا نەبێ بەڕاستی بۆ بەلا ڕێبردنی بارودۆخەکە و ئەوەی ئێمە جەختی لەسەرەکەینەوە بریتە لەوەی کە ئێمە نردنی هێزی پێشمەرگە لە باشوورەوە بۆ ڕۆژ ئاوا بۆ یارمەتیدانی شەڕوانان هەڵوێستێکی نیشتیمانیە نابێ هیچ لایەنێکی سیاسی ئەم هەڵوێستە بەوە مزایدەی بەسەرەوە بکات و ئەم هەڵوێستە بکات هەڵوێستێکی حیزبی چونکە ئێمە بەڕاستی هاودەنگێکی تەواو لە باشوورا دروست بۆ هاوکاریکردن هەر جۆرە تەسریح و هەر جۆرە هەڵوێست و هەر جۆرە مامەڵەیەکی ناتەندروستان و حیزبیانیان لەگەڵ ئەم دۆسیەدا دۆسیەکە بە ئاخار لا ڕێدا دەبا و وای لێ دەکا کە بەڕاستی ئەوە یەک هەڵوێستی کە لە باشوورا دروست بووە وەکو پێویست نەمێنێ. بەڵێ سینەم ئەمێ veggerîne cemwe gelo di nihada beryarçandekê li hefatna bajarê Duhokê di navbeyna aliyên Rojavayê Kurdistanê hate vajokirin tu xwe jî êkiş endamên şandê xweseriya demokratîk bû ku di hemû civînan da te beşdarî kir. Gelo Efrê keftin name pêştir jî gelek civînên rêvebertiya Rojavayê Kurdistanê di gel civata niştimaniya Kurd li Hewlêrê li gelek cihên din hebû. Bi dîdna te ev vedê encamê hebît gelo an bes hebrê serwereqê dê te praktîze kirin. دەستپێکی ئەس بۆ پەیمانێ دهۆکێ ئەس شتێکی بێجم یعنی ئەو فەرقەوەی گەلێکی جودایە ناوبەرێ و ناوبەرێ پەیمانێ هەولێرێ بەرێ دو ساڵە چێ بوو ڕەوشێ ڕۆژاڤایە کوردستانی دەمێ پەیمانێ هەولێرێ نە ئەڤ ڕەوش نەهایە ڕەوشێ ڕۆژاڤایە کوردستانی نەها هاتی گوهارتن ڕێڤەبریەکە هەرێ سێ کانتۆنن هەنێ ریشێکی گەلێکی گران هەیە داعش هەیە وی دەمێ داعش هەوقەست نەبوو وی دەمێ کانتۆنت نەبوو وی دەمێ ڕێڤەبریت نەبوو دێمەک ئەو نەها ڕەوش هەمی هاتی گوهارتن و ڕەوشێ کووردا و کوبانی و دەنگێ کوبانی هاتی ناونەتەو بیە بەوەی جی یالی سیاسی جیش بەرە گەلێکی نەها ینی جودەتر بووە بەوەی جی ئەز هێوی دکم و ئەز باوەرم جی کوونەها هەردوو تەرەف ئەنجومانی نیشتیمانی کوردی و تەفگەرە جڤاکە دەموقرات تەفدەم نەها هەمیجە دینێ کوونەها ئەرکێ خەرابن و یەکیتیە خاچێ بکن ئەف گەلێکی مهمە مەرحەلە هاتی گوهارتن مەرحەلە نە ئەف مەرحەلێ بەرێ بەوەی جی ئەز گەلێکی هێوی دکم و ئەس گەلێکی باوەڕ دکم و ڕاستی هەردوو تەرەف جەدینە و کارم vê karê بەڵێ ئەکەرم دixwazin her kesekî dixwaze ew bi hev re kar bikin û helwîstê Başûrê Kurdistanê bawekî giştî aliyên siyasî tedî gelek caran aliyên siyasî Başûrê Kurdistanê li gel helwîstiyan li ser kantûna Kobanê heye wan xwe hevdû tûmetbar dikir bi müzayidekirdin bi mücamelekirdin bi îstîqlalkirina rewşê gelo helwîstê serkirdatiya siyasiya Başûrê Kurdistanê bi tevahî di nihada li hember rewşa Rojavayê Kurdistanê hûn ça dinirxin aya helwîstekê ciddiyê netewê ye an helwîstekê herêk bi serê xwe dixwaze ecendaya xwe li wir biçespîne يعني بو حكومتي هرمي راستي حمي انت بيجن بو هرمي كردستان ام حمي سباز دكن حكومتي هرمي حميرة بارتيان سياسي هندري باشور حمي بيشتغريه روجافا كردستاني وبيشتغريه وي دهوكي نها كرن بيماني دهوكي او بر مهم مجمره اللي او تشتن اگر ناكوكي هاي ناف بري بارتيان هندري حكومتي اف اي وري شارع سركرن از تخمين دكم ام جينا خازن تيكفن بو فاتشتنا بو إما يعني رافشي مالو جفاي كردستاني بس ما أم كارم إنها برسكريكي خاش على سر بكن واستخمين دكن برسكريك أنا أجر هنيانا كيان هنيكي سوء تفاهم هي الهندري باشوري كردستاني أو وريش على سر كرن ناف بري خانة بوجي أم دبينن إنها روشي إيه بر مهم جبرة نتوية كردا نتوية كي تشتكي أو هلوي سر عردتي ديتن وكو شاف دير ديفيجن سر عردتي ديتن کرد همو هفسوزن لأوروبا لامو پارچین کردستان خو پیشان دکن بجی بر خدانا کوبانه بوید دروشم زاروجی و دروش می روزانه دبیجن لی دب سر اصلی سرکرداتی و حزب بباندورین کردستان اگر بکرتی برسوام دجبر کدم گلک نمایه گلوتی تدیتن متى نجشتي ما قول سر عردي هلويسي كردان بالطبيعي لهم بركوباني هلويسي كي جرتيه ليل سر أستي سركرداتيا كردام طيبتي حزب بباندورا فالويسي جرتيه هي از تشتكي بيجم يعني ايه مهم جبرانها
هلوستن كردال حمي شاربرشي كردستاني وبتيبات الهرمي باشوري كردستاني راستي اف قالك مهمش برا هلوستك ياك هركا سكينها بشكريه كوباني دكي هركا سكينها بونيك الهمبر داعش افا مهمش برا لسرقاس السياسي وك مقوتي ديسا از تشتكي فانا عاي ديوانه كارب الناف هفده شهر سر بكر از تخمينا كان تشتكي بر بالي كايك محمد كوباني وكو سينام خان ام هفرا كار بكر بالي وكو سينام خان علي كوباني بوترامزي فعلا سروكي فرنساش علي كوباني بوترامزي لهمو الدنيا لهمو اعلامي الدنيا باز باسي كوباني وبرخداني كوباني بيتوايا كوباني وارشرخانه كي تربي بەتەکیید کۆبانە لەگەڵ و معاناتە ئینسانی و بارودۆخەنە هەمواری کە بەڕاستی بۆ خۆرئاوای هێنا لە هەمان کاتە کۆمەڵە دەستکەوتیشی هێنایەکایەوە یەکێک لەو دەستکەوتانە بەڕاستی تەعاملکردنی ئەمریکا و هێزە نێودەوڵەتیەکان بوو بە جۆرێ لە جۆرەکان دانپیانانی ئەم هێزانە بوو بەو کانتۆنانەی کە لە خۆرئاوایە هەیە بە شێوازێکی بەڵێ محەممەد گەرە برادران ئەڵێن بەڵێ هێمن دوازانیاریەکان گیارە دەنگی تەقە ئەبیسرێ لەلای ناو گەنجە بەڵێ ئەو چێ پێکای والله گونا بەڵێ هەکار ئەو کەسە ئەوەی سەوتون بێلانە لێ کۆبوونەوە دیارە پێکراوە ئەو ئێستا کۆمەڵێک تەقە کرا ئەو تەقەیە کە کرا تەقەیەکی زۆر بوون ئەو گەنجەی کە چەکەکەی پێبوو کەوتووە ئێستا ئەو هێزانە لێ کۆبوونەوە هاوڵاتیانی ئەم شەقامە هاوڵاتیانی گەڕێکی ئاشتی هەمی لە گەنجەکە کۆبەتەوە دیارە ئەو گەنجەی کە چەکەکەی پێبوو کە ئەو هاوڵاتیانی چەکەکەی ئاڕاستی هاوڵاتیانە دەکرد و هێزانەکان هەمیان لە نزیک ئەو گەنجە بوون ئەو تەقەیە کراوە ئێستا بەڵام ئەو گەنجەکە کەوتووە دیارە بە گولە کەوتووە بەس نازانین ئاخۆ بەرچووی کەوتووە تەقەکەی لە چۆ لێکراوە ڕوون نییە لەبەرەوەی ئێستا هێندە هەنی لە زۆر لاوە تەقە دەکرا تەقەکان زۆر بوون و گەنجەکەش وەک پێم وتی کە هەرتەن چەکەکەی بەدەست خۆیەوە بوو ئاڕاستی تەقەکردن لەو گەنجە دەچێەوە بۆ ئاڕاستی تەقەکردن ئەزانرێ ئەم تەقەکردن لەو ئاڕاستی تەقەکردنەکە لەو گەنجە ڕوون نییە لە شوێنێکەوە بوو لەبەرەوەی کە تەقە کرا ئەو هاوڵاتیانی کە لێرن هەمی بڵاو ببووە نەتەتوانی ینی تۆ لە کات لە گەڕێکێکای کە ئەم شقا مەسەرەکیە چەند گەڕێکێکی بەسەرەوەیە چەند شقەیەک چەند ماڵێک لەسەر ئەم شقا مەسەرەکیێن کە تەقە دەکرێت تۆ ناتوانانی سیر بکەی بزانی ئەم تەقەیە لە چ شوێنێکەوە دەکرێت ئاخۆ لە چ شوێنێکەوە ئەم گەنجە کە چەکەکەی پێبوو پێکراوە بەڵام وەک پێم وتی تەقەکان زۆر بوون ئەو گەنجەی کە چەکەکەی بەدەستەوە بوو پێکراوە واتە بریندار بووە ئێمە نازانین ئاخۆ ئەو فیشەکە بەرچووی کەوتووە و باری تەندروستی چۆنا و چەند فیشێکی بەرکەوتو ئاخۆ ئەو فیشەکانی بەر ئەو گەنجە کەوتووە فیشێکی کام هێزی ئەم نییە چونکە وەک پێ دەڵم ژمارەیەکی زۆر تەقە کرا ئێمە هەوڵ دەدەین بە دۆدەچوون بۆ بکەین و لە ڕێگەی نەخۆشخانەوە بزانێکین ئەو گەنجە تەندروستی چۆنا ئاخۆ ئەو تەقانی کەلی کراوە بەرچووی کەوتون هەوڵ دەدەین نزیک بینەوەی بەڵام ئەم شوێنی ئێمە لین شوێنێکە لە بەرزاییەکەوەین و ئەو ڕووداوی کە ئێستا ڕوویدا و ئێوە بینەرانی NRT بینیان چەند مەترێک لە ئێمە دوورە بەڵام ئێمە هەوڵ دەدەین بچینە لای ئەو گەنجە ئەو گەنجەی کە پێکراوە ئێستا بریندار بووە ئەگەر هاوکارم بێت وێنەگرەکەم هەوڵ دەدەین نزیکی ببینەوە دیارە لە دابەزینمان و کە گەشتنەوە نزیکی ئەو گەنجەی کە بریندار بووە دێنەوە لای ئێوە ڕەنگە نەتوانین ئاوا بەڵێ من ئەگەرینەوە باش بۆ ئێوە بگوێزینەوە بەڵێ دیارە ئەمەشێکێک بووە لە کێشەکان کای محەممەد لە هەر حادیسێکە کە لە وڵاتە دروست بێ ئەوەندە هاوڵاتی سڤیلێک وا بێتەوە ئەنی هەر وەکو ئەمە جەژنێک بێ ئەمە وەکو مەسرحەیەک بێ ئەنی ئەمەش بخۆی بەرحاڵ یەکێکە لە خەتەریەکان وەکو جەنابەت بینی ئەو کۆبوونە حتا مەگەلەی جار کێشە بوو دەستگاونیەکان دروستەکە بەرحاڵ لە بەرزان وەکوە بینە و ڕووماڵەمان گواستوتەوە لە سلێمانی بەشەیەکی ڕاستەخۆ لامان کادا ڕوومالێکی تایبەتیشمانە بۆ لەسەر چوونی هێزەکانی پێشمەرگی کوردستان بۆ کۆبانێ زۆر سوپاس بۆ میێوانەکانمان محەممەد ئەحمەد بەرپرسی بۆردی لێکۆڵینەوە استراتیژی کۆمەڵی ئیسلامی لە ستۆدیۆ هەروەها سینە محەممەد ئەنداما ڕێبەبەریا تەفدەم
یا روشاوای کردستان و نره کانتون روشاوا اوروبا تماشاوان نجام گل سپاسیوادی که اوادی تیجی اف وینل سلیمانی باوی که راست خواهد که نشاندان او گنجه که دناوا سلیمانی دا تاخی آشتی لنبر مکوی سریکه تفگره گران لور چک شرط که چک دستی ویدایا شرط که و هول تهدیدان لخواد که بگمان لدی فراجی که هات هنگافتن و آنها امزانیاریم پت دروی که بو بلاف دکن بگمان لسری ساعتا بیت حتی ویدمی دخویر و خوشیان دا بجید